ناوم ئەیب حەسەن مستەفایە، دانوشتی گوندی ڕەشدورم، خاوەنی نەمامگەی باڵەکەم. ئێمە لە نەمامگەی باڵک جۆرەها دار و شتڵمان بەرهەمهێنایە. لە پشت نەمامگەکەی هەوڵماندا جۆرە ئیشی تر جیاوازتر بکەین، ئەویش دانانی باغی تری یاقوتیە لە سنووری باڵەکەیەتی. هەڵبە خۆشبەختانە ئێمە یەکەم جوتیارین لە سنووری باڵەکایەتی و ئەتوانم بڵێم لە تەواوی کوردستانیش بە پانتایی 4/2 داساندن لە تری یاقوتی. ئێمە یەکەم باغدارین. ڕاستە ترەیەکە هەیە لە لای بەشی زۆری باغداران، بەڵام وەکو پانتایی ئێمە یەکەم کەسین بە پانتایی 4/2 لە داساندنی تیلای یاقوتی لە سنووری باڵەکایەتی. خۆشبەختانە ئەو ترەیە زۆر سەرکەوتووە لە سنووری باڵەکایەتی و هیچ کێشەیەکی نییە و بەپێی ئەو ئەزموونەی کە ئێمە 4 ساڵە لەگەڵی هەڵەستین و دانیشین، بەڕاستی ترەیەکە هەم ڕەنجی هەم تامی هەم بەرهەمەکەی بەڕاستی بەرهەمەشی زۆر جوان و سەرکەوتووە. داوا لە باغدارانەکەین کە پەرە بەو ترەیە بدەن جوان بێ و تاویشی وێ بکەویت. مەفروزە باغدار ئەو گەڵانە لێ بکاتەوە لەوەی بەشێک تاوی وێ بکەویتن. جیاوازی ئەو ترەیە ئەوەیە ئێستا پێگەیشتیە کەمە سەیرەکەنە تاوکو ئێستا ترەکانی دیکە تازە سەرەتای بەڵەکەبوونیتی، بەڵام ئەو ترەیە پێگەیشتی و شیرن بووە و هیچ کێشەی نییە. پاشتان ڕۆژش کە ئەتوانی بە بازاری بکەی یانە بیکێ مێوش یانە ئەتوانی لە تۆڕیشی بنەی هەڵیگیری هەتاکو پاییزی ئەتوانی بیهێڵیەوە، بەڵام دەبی بێت و هەوڵ بدەی تۆڕشتیۆی لۆ دابنەی لەوەی زەنگە سۆرە و تەیروتاش نەشیرنی نەکاتن. لە چاوترێکانی کە نەوەڵات ترێکە زۆر بە قووەت و بەهێزە، سەیرەکەی ڕەنگەکەی جەلاتینی هەیە، وا هەستەکەم زەنگە سۆرە و ئەوانە کەمتر خۆی لەو ترێدەن بە جیاواز لەگە ترەکانی دیکە. ئەوەندی ئەمە بە دووادا چوون لە ناو ڕێزەکەم کردیە، تەماشاکەم ترێکانیان بەشی زۆری وەکو خۆی مایتەوە و زۆر بە پاک و خاوێنی بەبێ ئەوەی هیچ ماوادەشی چیمیایی و ماوادی کشتتوکاڵیەوەی لێ بدەم، ینی هیچ ماوادەکەم لێ نەدایە. ترێکە تەبیعی خۆی پێگەیشتیە و لە ڕووی خواردن و شیرنیش بەڕاستی ترێکی هەتا بڵێ شیرن و خۆش و جوانە، ئەتوانن مەدانیانش تەماشای بکەن و سوپاس و خوای گەورە ترێکە هەمووی گۆشتە. سوپاس خۆی گەورە بەرهەمەشی زۆر جوانە. سوپاس خۆی گەورەکەین لە ئەو بەرهەمە جوانی کە بە سنووری ئێمەی بەخشی. ئێمە وەکو باغدار زیاتر داوا لە حکوومەتەکەین کە مەوادەکەمان لۆ ساغ بکاتەوە، ینی هاوکاری باغداری بێتن ساغ بکات. ئێمە کێشەی ساغکردنەوەمان هەیە، کێشەی هینانی کاڵامان نییە، کێشەی دەرمانمان نییە. ئەگەر بێت و ساغکردنەوە هەبی دەرکایەکە بی لۆ ساغکردنەوەی بەرەو بووم، کێشەی دەرمانی حەلەکاتن، کێشەی سندوق و کرێکار و وەستای بڕین و ئەوان هەموو لۆ حەلەکاتن بەس ساغکردنەوە. ئێستا منەوە بەرهەمم هەیە، ئەو ساڵەکە کەمیەک بەرهەمم هەیە، بەڵام ساڵی داهاتوو بەرهەمەکەم زیاد دەبی. ئەگەر بێت و حکوومەت ینی شوێنەی دیاری نەکات و لۆم ساغ نەکاتەوە، من ئەو هەموو بەربوومەی چ لێ بکەم؟ بەناچاری منیش دەبی واز لەو بەرهەمەی بین و نیگەرانە بم لەسا ئەو هەموو خزمەتی کە کردیتم. دنکەکەی نێزیکەی 4 سانتیمونی و ئەڤێتن. ئێستا ئەتوانانی ئەوە بکەین و لۆ هەر ئێستا مەسەلەن نەمامەشی کە تەواو پێ نەگەیشتیە، تقریبان 4 ساڵە نێزیکەی لۆ 14-15 کیلۆی پێوەیە. ینی نەمامەش کە تا کوێستا پێش بە تەواوەتی پێ نەگەیشتیە، نەهاتی سەر
قەدەکەی خۆی ئەستور نەکردێ نسکەی 15 کیلۆی پێوەیە بەڕاستی ئەمە وەکو باغدار حەزم لە ئینتاجی زۆر نییە ئەمە بەرەکی کەم بەرهەمەکی جوانی هەبیتن هەم دارەکەم هیلاک نابی هەم کاڵایەکەش کاڵایکی جوانەبی وەکو دنچی درێژیش ئەوە بە خۆتانە بینن ئەوە نزیکەی 4 سانتیمونی و ئابیتن ئێستا تەماشایکی ئەگەر دوور نییە بێمە پێش یانە هاوکارم بی 4 سانتیمون نیوە بگرە درێژتریش ئەبیتن دینکەکەی و بێ ناوچیشە بگرە هەتا ترێش نەکەوتە ناو ساڵان ئینتاج و بەرهەمی زیاتری نابێتن ئەو ترەیە زۆر تایبەتمەندی باشی هەیە یەکەم تایبەتمەندی ئەوەیە زۆر گونجاوە بۆ دەڤەری باڵەکایەتی کە ئێستا بە چاوی خۆتان ئەبینن ترێکەش لە باڵەکایەتی تاکو ئێستاکە هیچ ترێک ئەوە ڕەش و جوان نەبووە ئەوە پێشی هەر هەمویان تقریبەن خۆش بووە واتە بە بازاڕکردنی ئاسانترە بیت ئەو ترەیە تایبەتمەندی دووەمی ئەوەیە بێناوکە ئەتوانین ئەو ترەیە لە شوێنە ساردەکان و لە شوێنە گەرمەکانیش بچێنین سەرکەوتوو بیت تایبەتمەندی سێم ئەو ترەیە شکل و شێوەی زۆر جوانە وەکوڵی شکل و شێوەی ترەی VIP ئەدات تایبەتمەندی چوارەمی ئەوەیە تامێکی ئێزگار زۆر خۆشی هەیە و شیرنایەتەکەی بە مقابل لە شیرنایەتەکانی تکە تامی خۆشترە بۆیە ئێمەش بڕیارماندا بە چاندنی 4 دۆنم لەو ترێ نزیکەی 1000 مێومان چاندیە هەر کەسێک گلەی لەو ترێی هەیە و یان ئەو ترێ پێ جوان نییە و یان ئەو ترێ پێ سەرکەوتو نییە بابێت سەردانی باغەکەمان بکات لە نێزیکەوە بە چاوی خۆی ببینی و لێتان بکات بۆیە ئێمەش گرنگجیەکی زۆری پێدەین بۆەوەی باغداران و نەمامگەکان و دام و دەستگای حکومی و هەرچی پەیوەندی بە کشتتوکاڵەوە هەیە بابێن سەردانمان بکەن لە نەمامگەکە لە باغەکەمان